دەچینە لای کۆتا تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان سەبارەت بە بەردەوامی هێرش و بۆرتمانەکانی سوپای تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان بە گوێرەی ئامارێکی ڕێکخراوی سپیتی ئەمریکی دەڵێت کە لە کۆتایی کانونی دووەمەوە تاوەکو سەرەتای حوزەیرانی ئەم ساڵ زیاتر لە 1000 هێرش بۆردمان لەلایەن سوپای تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان ئەنجام درراوە. ئەمانە کە هەمووی کاریگەری نەرێنی لە سەرخاکی هەرێمی کوردستان بەجێهێشتە و بۆ هۆیەوە تاوەکو ئێستا چەند هاوڵاتیەک لە ناو سنووری هەرێمی کوردستاندا بوونە تا قوربانی لەگەڵ ئەوەی کە ژمارەی ئەجگار زۆر لە پوش و پاوان و هەروەها لە زەوی کوشت و کاڵی خەڵکی ئەو ناوچانە تایبەتی ئەوانەی کە بۆرتمانەکانی تێدا ئەنجام ئەدرێت سوتاون هەروەها جیاوازەوەی کە چەندەها گون چۆڵکراوە لەگەڵ ئەوەی کە بە بەردەوامی ئەم بۆردمانە هەیە لەلایەن سوپای تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان بەردەوام ناوچە سنووریەکان و هەروەها ناوچەکانی زۆر نزیک لە سنتری شارەکانەوە لەناو سوپای تورکیاوە بۆردمان دەکرد. ئێمە لەسەر زیانەکانی ئەم بۆردمانانە و هەروەها ئاسوی ئەم بۆردمانانە بزانین بە کوێ دەگات دەچینە لای زۆر بەڕێز بایستەوە کە بەڕێزان مامۆستای زانکۆ و شارەزان لە کاروباری تورکیا و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵ مادان کاک بایر سڵاو لێ بێم کاتت باش. سڵاو لە ئێوەشم کاتێ وەش باش. بەڵێ بەردەوامی بۆردمانەکانی تورکیا بۆ ناو خاکی هەرێمی کوردستان بە کوێ دەکات یاخود خوێنەوەی بەڕێستان بۆ ئەمە چییە؟ بێگومان ئەو هێرشانی ئەم دوایی تورکیا یعنی یاخود وا باشترە نای لێ بنین بەڕاستی ئەم زارە داگیرکاریەکانی ئەم دوایی تورکیا چونکە سروشتی چاڵەکەکان جیاوازترە لە پێشتر و تورکیا زیاتر بەڕێکخراو هاتۆتە پێشەوە بەڕێکخراوەی دەیەوێت بوونی خۆی لە هەرێمی کوردستان جێگیرتر بکە. لە ئێستادا تورکیا بە قوڵایی نزیکەی 15 کیلۆمەتر بنکە و بارەگەکانی خۆی لە هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە دەڤەری بادینان کردوتەوە کە بێگومان دەرخەری شتی زۆر خەتەرناکن ئەم بارودۆخەی ئەم دواییە چونکە لەوە دەچێت کە تورکیا نیازی گەڕانەوەی نەبێت و نیازی پاشەکشەی نەبێت لە هەرێمی کوردستان و ئاماژەکان بەو ئاراستەیەن کە تورکیا دەیەوێت ئەو ناوچانە داگیر بکات وە بمێنێتەوە لەیان جیاواز لە زارانی ڕابردوو کە دەتوانین بڵێن ئۆپەراسیۆنێکی سەربازی بوو داهات هێرشێکی دەکرد چەند ئاماجێکی چەند شوێنێکی بە ئاماز دەگرت چەند ئاماجێکی لە پێکاو دەگەڕایەوە بەڵام ئەم جارەیان بارودۆخەکە دەتوانین بڵێن جیاوازە چونکە تورکیا لەوە ناچێ بگەڕێتەوە و ئەمەش مەترسی یەکجار زۆر گەورە دروست دەکات بە تایبەتی لەسەر پێگەی حکومەتی هەرێمی کوردستان. بەڵێ کاتە کاک باید ئامانجی ئەم هێرشی ئەم جارەی سوپای تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان بە دیاریکراوەی چییە؟ و بەڕێز باس لەو دەکەی کە هێرش و هەروەها لەشکر کێشەکانی ئەم جاری تورکیا بۆ ناوخاکی هەرێمی کوردستان وا لێ دەخوێنرێتەوە یاخود وای بۆ دەچن کە گەڕانەوەی نەبێت یاخود بیانە بە شێوازێکی هەتایی لە ناوخاکی هەرێمی کوردستاندا بمێنەوە. بێگومان هەرۆک کە تورکیا ئاماژەی بۆ دەکات وەکو هەمیشە ئاماژەی بۆ کردووە بە دەیەوێت دوای دەرخات کە تورکیا بە هۆکاری پاکەکە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان بەڵام ئەوە بێگومان تەنها پاساوێکی دەوڵەتی تورکە ئەگەرنا پاکەکە هۆکاری ڕاستەقینەی دواوی هێرشەکانی تورکیانیت پاکەکە تەنها پاساوە لەلایەن دەوڵەتی تورکیاوە بەکاردەهێنرێت چونکە بینیوانە لە سووریا پاکەکە لەوێ نەبووە و تەنها هێزە کوردی سووریەکان لێ بوون و تورکیا دووبارە هێرشی کردووە و لێرەش لە هەرێمی کوردستان لە چەندی قۆناغی جیاواز تورکیا بە ئاشکرا دژایەتی خۆی بۆ قەواری هەرێمی کوردستان دەربڕیوە چونکە ئەوەی دیارە بەڕاستی تورکیا ئەسڵەن دروستبوونی قەواری هەرێمی کوردستان لە دوای ساڵی 90ەکەەوە بە هەڵەیەک دەزانێت پێی وا بۆ کە نەدەبووایە ڕێگە بدا هەرێمی کوردستان دروست بێ بۆ ئێستاش پێم وایە کە تورکیا هەموو ڕێگایەک دەگرێتە بەر بەلایەنی کەم بۆ لاوازکردنی هەرێمی کوردستان و کێشەکە لێرەدای بەڕاستی لێرە ناکۆچەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی لە بەغدا لەلایەن تورکیا خۆستراوەتەوە چونکە لە ئێستادا ئامانجی حکوومەتی فیدرالی و ئامانجی تورکیا دەکرێت بڵین زۆر لێتر نزیکە چونکە ئامانجی هەردووشیان لاوازکردنی قەواری هەرێمی کوردستانە بۆیە بەو بارودۆخەی کە هاتۆتە ئاراوە تورکیا توانیوێتی دەتوانین بڵێن حکوومەتی عێراق بێدەنجی هەڵبژاردووە لە هەمبەر ئەو بارودۆخی کە ئێستا ڕوودەدات لە هەرێمی کوردستان و هۆکاری و بێدەنجی شێوەیە کە ئامانجی حکوومەتی عێراقەوەیە کە هەرێمی کوردستان لاواز بکات و ئەو هێرشانەی تورکیا کە بەو دوایە کردوێتە سەر هەرێمی کوردستان یاخود بڵێن درێژکراوی هێرشەکانی ڕابردووە بە هەمان شێوە بەرەو ڕووی لاوازکردنی هەرێمی کوردستانە کەواتە لێرە هەم دەوڵەتی عێراق و هەم دەوڵەتی تورکیا هاوڕان لەسەر لاوازکردنی هەرێمی کوردستان ئەگەرنا دەوڵەتی عێراق دەیتوانی
حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر هێرشەکان بێدەنگە یاخۆ لەسەر ئاستی پێویست نیەوەڵدانەوەی بۆ تورکیا بێگومان نەک لەسەر ئاستی پێویست نیە بەڵکو بە تەواوەتی بێدەنگەکە ئەوەش مەترسیەشکە زیاد دەکا بەڕاستی چونکە لە کوردی قسەیەکمان هەیە دەڵێن کە بێدەنجی نیشانەی ڕازی بوونە ڕێک هەمان تێگەیشتن بۆ ئەو بارودۆخە دەکرێت جێبەجێ بکەین بەڕاستی چونکە ئەو بێدەنجی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمبەر ئەو هێرشانە دەکرێت بەوە پێناسە بکەین کە ڕازیە بۆ هێرشانەی تورکیا کە بەڕاستیەوە خەتەرە بەلایانی کەم هەرێمی کوردستان دەیتوانی ئیدانەی ئەو هێرشانە بکە گەر هیچی نەکردبە چونکە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی یاسایی و ئیدانەکردن قورسایی خۆی هەیە بەڕاستی ئێمە کە ئیدانەی هێرشەک دەکەین وەکو حکوومەت وەکو دامەزراوە دەرخەریەوە کە ئێمە ڕازی نین بەو بارودۆخەی کە ڕوو دەدات کەواتە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەو ڕووداوانە بە کۆمەڵک ڕوودا و هەژمار دەکرێن کە دژی خواستی ئەو دامەزراوە فەرمیێن کە لەو شوێنە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم دەیتوانی چ لە ڕێی سەرۆکایەتی حکوومەتەوە چ لە ڕۆی سەرۆکایەتی هەرێمەوە یاخود بەلایانی کەم لەسەر ئاستی وەزارەتی پێشمەرگە دەتواندرا ئیدانەکردن ئیدانەی ئەو هێرشانە بکرێت دەتواندرا نیگەرانیەکانی حکوومەتی هەرێم ڕابگەندرێت کە ئێمە ڕازینین بەو بارودۆخەی تورکیا ڕازینین بە هێرشانی تورکیا بەڵام بەداخەوە ئەوەش نەکراوە کە زۆر خەتەرەوە بەڵێ بە هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و سوپای تورکیا ڕێگە بە گونیشتنی چەند گوندێک درراوە تایبەتی لە سنووری ئامەدی کە بگەڕێنە گوندەکانی خۆیان ئەو پێداویستیانی کە هەیەە بیبن و دواتر گوندەکان چۆڵ بکەن ئەمە نیشانی چی ئەو دەخەنرێتەوە کە گوندەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی چۆڵبوون و هەروەها جێهێشتن دەبنەوە بە شێوازە لە شێوازەکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕزامەندی دەدات بۆی کە ئەو گوندانە چۆڵ بکرێت بێگومانەوە هەڕەشەیەکی ترە ئەگەر تەنها ئەو لایەنەی وەربگرین خۆی پێچۆڵکردنی ئەو گوندانە لەلایەن سوپای تورکیاوە تاوانی جەنگە ینی لە بارودۆخی جەنجی هیچ هێزێک بۆی نییە بە زۆر ناوچەیەک بە خەڵک چۆڵ بکات چونکەەوە بە تاوانی جەنگ و بە گۆڕینی دیموگرافیا ناوچەیە هەژمار دەکرێت بەڵام هەماهەنگی نێوان حکوومەتی هەرێم و یاخود بڵێن دەسەڵاتی ئەو ناوچەیە لەگەڵ تورکیا بەڕاستی دووبارە ئاماژەیەکی خراپە چونکە لە سەرەتای هێرشەکانەوە بە کۆی گشتی نزیکەی 170 گوند چۆڵکراون لە دەڤەری هێرشەکانی تورکیا و تەنها لە ماوەی ئەو مانگەی ڕابردوو کە ئەو قۆناغی نوێی هێرشەکانی تورکیا تێدا ئەنجامدراوە 9 گوندی زیاتر چۆڵکراون 602 گوندی تر نزیکەی مەترسی چۆڵبوونی لەسەر ینی ئەو ژمارە گەورەیە لە ئاوارەبوونی خەڵکو و پێچۆڵکردنە هەر خۆی تاوانی جەنگیان ئەگەر هەموو بارودۆخەکەی تر بخێنە لاوە تەنها سەری ئەو لایەنی هێرشەکانی تورکیا بکەین ئەوە تاوانی جەنگە بەرامبەر بە خەڵکی ئەو ناوچەیە دەیکا بەڵێ سوپای تورکیا هیچ کاتێک نیشتاردۆتەوە کە ئەو دەیەوێت کە کێشەی ویلایەتی مووسڵ چارەسەر بکات دەمێ بزانم ئەمە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان چی دەبێت؟ بێگومان کێشەی ویلایەتی مووسڵ لە ڕوانگەی تورکیاوە نوێنیانی هەر لە دوای دروستبوونی دەوڵەتی تورکیاوە ئەو ئایدۆلۆژیە لە ناو دەوڵەتی تورکیە کە چاویان لەوێ دووبارە دەسەڵات بگرنەوە دەستیان خود دووبارە کۆنتترۆلی ویلایەتی مووسڵ بکەنەوە کە ویلایەتی مووسڵ لە کۆتاییدا هەرێمی کوردستانە بەڕاستی ینی لەوانەیە کە جومان لە ویلایەتی مووسڵ بێت شاری مووسڵ بێتە بەرچاوم بەڵام ڕێک مەبەستیان هەرێمی کوردستانە و ئەو هێرشانش بەڕاستی هەمووی بەو ئاماژەن بۆ ئەو ئایدۆلۆژیای تورکیاوە و لە بیرمان نەچێت ئەو هێرشانەی تورکیا ینی تەنها هۆکار لی هێرشکردنە هەوکار لی بارودۆخە دەرەچەکانی تورکیانی بەڵکو لێکەوتەی بارودۆخی سیاسەتی ناوەخۆی تورکیایە لە ئێستادا ئۆردوغان لە بارودۆخێکی زۆر خراپدا بۆ یەکەم جار لە مێژووی ژیانی سیاسی خۆی تووشی شکست هاتووە و لە ژێر فشاری مەهاپەدا و ئەوان بۆ مەهاپە مەرجە کە هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان مەرجە کە دەوڵەتی تورکیا سیاسەتێکی ڕق لەو شێوەی کە ئێستا هەیە بەکاربێنە دژی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە داهاتوودا لە هەڵبژارنەکانی داهاتوودا یاخود لە مەسەلەی گۆڕانی دەستور پاڵپشتی ئۆردوغان بکات ئەوەی کە ئێستا ڕوودەدات تەنها شتێک نیە تەنها پەیوەست بە هەرێمی کوردستان بەڵکو دەرەنجامی سیاسەتی ناوەخۆی تورکیا کاک بەیات وەکو دوا پرسیار
تورکیا دەڵێت کە ئەمە دوایین وەکو خۆی بە ناوی دەکات دەڵێت ئەمە دوایین ئۆپراسسیۆنە بەناو خاکی هەرێمی کوردستان دەکات و کۆمەڵێک ئامانجیان هەیە لەم ئۆپراسسیۆنە پێ وایە ئامانجی ئەم جاری تورکیا دەگات بە مەهامی خۆیەوە خۆت ئەم ئۆپراسسیۆنی ئەم جاری بە شازە لە شێوازەکان مەترسێکی گەورەتر دەبێت بۆ سەر خاکی هەرێمی کوردستان. بێگومان هیوادارم تورکیا نەگات بە هەموو ئامانج و مەرامەکانی خۆچکەوە بەڕاستی زۆر خەتەرە بەڵام ئاماژەکەم بە ئاراستێنی کە تورکیا کۆتایی بەو هێرشانە بێنێت چونکە ئامانجەکانی تورکیا و ئەو شتانی کە تا ئێستا بەدەستی هێناون زۆر لە یەکتر دوورن بەڕاستی بۆیە پێدەچێت کە هێرشانی تورکیا بەردەوام بێت لەوانەیە لە خۆناغەکان لە ئێستادا هێرشەکان ڕابژیرێ یا خود بەلایانی کەم پێشڕەویەکان ڕابژیرێت بەڵام لەوە ناچێت کە تورکیا هێرشەکانی بۆ سەر قەواری هەرێمی کوردستان بە پاساوی جیاواز درێژە پێ بدات چونکە تورکیا لە ئەساسدا دژی هەموو بوونی هەر قەوارەیەکی کوردیە و سیاسەتی دەوڵەتی تورکیا زۆر بەڕوونی ئەوەی دەرخستووە کە تورکیا دژی هەرێمی کوردستان نیە دژی پەکەکە نیە دژی یەپەگە و دژی پێدەنیە بەڵکو تورکیا دژی هەر قەوارەیەکی کوردیە بۆیە بەڕاستی لەوە ناچێت کە تورکیا هێرشەکانی کۆتایی پێبێنێت بە یەکجاری لەوانەیە کۆمەڵێک ئامانجی کاتی بەدەست بێنێ و ڕابوەستێ لە کاتی ئێستادا بەڵام بەدڵنیاییەوە تورکیا هەڕەشەیەکی بەردەوام و هەمیشەیە بۆ سەر هەرێمی کوردستان نەک بۆ سەر هەرێمی کوردستان بۆ سەر هەموو قەوارە کوردەکانی تریش بۆ سەر هەموو هێز و لایەنە سیاسی کوردەکانی تریش بگرێت تورکیا وەکو دەوڵەت هەڕەشەیە بۆ سەر پارتە سیاسیە مەدەنیە کوردەکانی تورکیاش نەکەر قەوارە کوردەکانی دەرەوەی تورکیا. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بەیادسەوەر مامۆستای زانکۆ شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانیەوەرگی سامی لەگەڵ ئێمە ئامادە